ئەم دەفەتیان بە ئێمەی خانمان بەخشی خۆیان ئەم کافەیە هی ئافرەتانە ئەمە پشتگیریکی ترە بۆ ئێمە لە لایەکی ترەوە لایەکی تریشەوەکە ئەم پێشانگایان کردو بۆی ئێمە ئیشە دەستەکانمان عرض بکەین و هەم داهاتێک بە خۆمان پیا بکەین و هەمیش ناوبانگێکی زیاتر پیا بکەین پشتگیریەکی زۆرە بۆ ئێمە بۆ خانمانی کورد چکە ئێمەش هیچ شتێکمان کەمتر نییە لە خانمانی دەروەی وڵات. کۆمەڵێک خانمی لێرە هەری کەسە و بە جۆرێک ئیش بەشداریمان کردووە. ئیشی مێخەکی تایە، هەروەها زەغرەفەیە، تابلۆیە، ئیشی چنینە، هەروەها ئیشی خوری و کۆمەڵێک ئیشی دەستی جیاواز. تقریبی 15 کەسی هەر کەسە و بە کۆمەڵێک ئیشی دەستڕەنگینی خۆی بەشداری کردووە. لەوێ منتەقەی دەخلودانێکن گەنمەکەن ئەوە مەچینەیە گەنم و کایلێک جوداکە چونکە مە هەن گرنجێ پە گەرم نادەن هەندی بۆ کای بدەن چونکە دەبیتە وەرزە زستانە ئەو تشتە نامینی بەس کامینیتن بۆ حیواناتە مە لەوێ منتەقەی هەموو خوددان حیوانین. خۆی وەختێک گەرمێمە تێبوومە داسکات دروین بە داسادێ دروین پشتێنجی ژن دێهێن کێشنەوە لێکەنە جیشە پشتی جیشەی مەسەن ئەف ئاڵاتەی هاتێ دەرێت بێنێ خەرماک و بەری هینوکە جەنجار هەبوون وەختێ بابوو باپیرە هەنووکە خەرماک کۆمەلێتکەن چنکۆکە مە دەڕاسێ بدروین ئەبیتە دوو زەحمەت چنکو دەڕاستە بەس دێ دەخلە لە ناو قرشەی دەرینی هەندی ئەوە هەبی ئەوە دێکای جوداکە و دێگەرمش جوداکە. تویست بمێنی بۆ ئێمە زار و ئابڕوچوونەش بمێنێتەوە باشان هاتبوو بە هاتنی تۆ مناڵی خۆمم لە دەستدا بریۆ ڕقت لێم بواە ڕقت لێم بواە ون بوویتایە. شانۆگەرێکە باس لە دوو کەسایەتیەکە کە دایک و کوڕێکە و منیش ڕۆلی دایکەکەم بینیوە. ڕۆڵەکەی من باس لە قوربانیەکانی بە شێوەیەکی گشتی باس لە قوربانیەکانی دایکەکە کە لە ژیانە ئەنجامی ئەدات. بەعام ئێستا شانۆ لە شاری کەرکووک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئێستا جم و جۆڵی کەوتۆتە نێو شانۆکارانی کەرکووکەوە بە شێوەیەکی باش هەمووان لەخۆ ئامادەکردنان بۆ نمایش و ئیتر چ ئێستا بێت و یاخۆت کاری پێشووتر بێ بەڵام بە ڕێژەی ماوەیەک لەمەوبەر باسی زۆر پێشووتر ناکەم بەڵام بە ڕێژەی ماوەیەک لەمەوبەر ینی بە شێوەیەکی زۆر بەرچاو فەرقی کردووە. باو کەرچیەک بێت هیچ دایکێک نییە ڕقی لە مناڵەکەی خۆی بێت. شانۆی زەماوەندی درڕندەیی تێیدا ئێمە ئازارەکانی تاکی کەرکووکمان خستۆتە ڕوو ئەو دەردەسەری و چەرمەسەریانی کە بەسەر خەڵک و خاکی ئەم شارەیە هاتووە لە ئەنجامی لێکەوتەی ڕووداوی سیاسیەوە ئێمە هەوڵمانداوە بیخینە ڕوو زەقترین ئەو دیاردانەش هەڵوەشانەوەی شیرازەی کۆمەلگا و خێزان. تۆ چیەکەیت؟ سەرخۆشی؟